بە گرنگمانزانی بۆ هەر هەفتەیەک ئێمە هەڵمەتێکی گشتگیرمان هەبێ نەک تەنها لە ناو شاری سۆران بەڵکو بۆ هەر پێنج قەزاکانی تر ژواتە هەشەش قەزای سنووری ئیدارە و سنووری کارکردنمان لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارەسانی سۆران و بێگومان بەداخەوە شیاوی هەڵوەسەکردنە بابەتی دروستبوونی هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوەدەن لە جوگرافیا جیاوازەکانە. مەبەستی ئێمە لەم هەڵمەتەیە ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ بە 13 تیم بەشداریەکەین و لەگەڵ کۆی ئەفسەران و کارمەندانمانە و لە ژمارەیەک مرکزی تەنانەت دەرەوەی شاری ئەترافی شاریشە بانگێشمان کردوون بۆی کە لە سەراپای ڕێڕەوەکانی بازاڕ و مۆڵەکان و شوێن و دوکان و فرۆشگاکانە ئێمە ڕێنوێنی خۆمان بین و جگەلەوە هەموو تێبینیەکانی خۆمان ڕێزکەین لەوەی کە ئایا ئەم بازاڕە چەند بابەتی ریسک و مەترسی تیادایە و ئێمە نیشانی بین کە چەندێ دڵنیایی پێویستە بێ و پێشووتری ژەمەمان کردووە لە 2 هەفتەی ڕابردوودا چەند بابەتی کەرەسەی خۆپارێزی بەتایبەت ئەم فەوهەکانی دەمی ئاواتەفار هەیدرن کە بەداخەوە ژمارەیە فەوهەمانەیە لە بازاڕەوە زۆر لە مێژنیە مێژوویەکی زۆر کورتە دروستکراون لە میانەی ساڵێکا سەیرەکەن لە میانەی 11 دانا سەیرەکەی 4 دانا ئێمە وەکو بەرگری شارەسانی کەڵکی لێوەرەگرین بە پێی تێستی ئێمە وەکو تیمەکانمان بۆ ئەوەی هاوڵاتی و بۆ ئەوەی گلەیی نەبێ و بۆ ئەوەی کە ئێمە قسەمان لەسەر نەکرێ و بۆ ئەوەی کە بتوانین لە ئالوساتی دروستبوونی پێشات و گریمانە و ڕووداوەکان خەڵک وەربگرین لەم دەمی ئاوانە ئێمە کتابی خۆمان کردووە تێبینی خۆمان ڕیز کردووە تەنانەت لەژێر ڕۆشنایی ئیدارەی سەربەخۆی سۆران جەنابیان و ئیدارە و سافەکان گوێیان لێمان گرتووە بە گەڕانەوەی ئەم کۆمپانیاش کە خۆی ئەم سیانەی ئەم فۆهانە بکە لەبەرەوەی کە دەبێت کەڵکی لێوەربگرێ ئێمە هەر بۆ وێنەیەک بێ لە بازاڕە تەزبیتی بکەین ئەتوانین لە شێوەیەک لە جێگەی دارتاشیەکیشە دایان و سەداندانی ئەوە دروست بکەین و دای بنێ کەواتە ئێمە ئەمانەوێ کەڵکی لێوەربگیرێ بۆ بەتایبەت پرسی ئاگرەکان ژمارەیان زۆر بووە خەریکە ئێمە ئێڵێن وەکو بەرگری شارەسانی خەریکە بەداخەوە لە حاڵەتەوە ئەبێتە دیاردەی ڕۆژ بۆیە ئێمە وەکو بەرگری شارەسانی وەکو بەڕێوەبەراتیمان بە هەلمانزانی و بە پێویستی دەزانی هەرچی زووە هەنگاوی خۆمانە بەهاوێژین بۆ ئەوەی کە ڕووی داوە لە ڕابردوودا کە مێژوێکی ناخۆش بوو بۆ ئێمە برادەرانمان لە میانەی هەزارەهایشی جوان لە یەک ئیشێکە کە دوجار هەموو جارانی سفر کرا بەداخەوە ئێمە ئەومان ناوێ